دەبی ئەمە بەدیل دروست بکەین دڵسۆزان بێن چەندین خەستەخانەی مهرەبانی لە هەر شارێکی چەندی خەستەخانەی چوابی کەس ناچتەکەنیان با بێن ئەمە بەدیلی دروست بکەین دەوڵەمەندەکان پارە لۆچی ئەگەر پێنەچێ باشتێ ئەگەر ئازاری خەڵکی پێلا نەبێت با بێن بەدیلی دروستکەین بەدیل وەکو حکوومەتی سێبەر دروست بکەین ئەو وەختی خەڵک پێویستی نابێتن مختبەری چرێ دەکا بالێ بکاتن قیمەتی نییە دەستە چەپەکەش ئیش ناکە ئەمن باسی چارەسەری دەکەم دەستە ڕاست کە گۆتم ئەو چار شتەیە دەستە چەپ کۆمەڵە خەڵکەکەن بێن بەدیلی دروستکەن بەدیلی دروستکەن قیمەتی نامینێتن ئەگەر چار خەستەخانەی مهرەبانی لە شاری هەولێرەبی ڕزگاری و جمهوری قیمەتی چییە قیمەتی نامینێتن مختبەر تێرکەس توخونشان نەکەی کەی باخەوان ئەوەی بێباغبی کەی دکتۆرە ئەوەی بێ نەخۆش بیتن ئەگەر نەخۆشەکە نەسنەکەنیان بار خەستەخانەی حکوومەتیە بیتن با ئەگەر 15 خەستەخانەی ویلادەی دروست کرا شتی باشان تەقدیم کرد ئێستا حکوومەت نایرە بە پارە با دەوڵەمەندەکان بێن چار خەستەخان دە خەستەخانە وەکو مهرەبانی دروستکەن ئەو دەرێ ئەمن عملیاتی زەردا و بەسێن پرایڤێت بە 400 دەکەم ئەم دەرێ مهرەبانی بە 300 دەکەم خەڵک دێتەکنە من ئەمن جیازی دەینم جیازی باشتر دەینم ئەمن خێرخواست پارەم دەدات ئەم پارەم نییە خێرخواست پاریاندامێ با چار دکتۆری کەش برێ خێرخوازە بینن پارەی بینن ئەو وەختی بزانن کو عملیاتی ئەرزان دەکەین ئێستا من عملیاتی لەوزەتێنی لە حکوومەت ئەرزانتر دەکەم ئەو فەرم هەیە عملیاتی زەرداوی لە حکوومەت ئەرزانتر دەکەم عملیاتی ئەو فەحسی میزەی کە دێرێن ئەمن ئەرزانتری دەکەم لە حکوومەتی ئەمن دەتوانم لۆ چووکە ئەمن کۆمەڵە کەسانێک دەعمیان کردیمە ئازادەکەی من نییە ئازادەکەی ئەو کەسانەیە کە سیقان پێ کردیمە لێرەوە سوپاسی ئەو هەموو خەڵکە خۆشەویستە دەکەم کە پارەی خێریان هینە گوتی دەها دکتۆر دلێر یارمەتی عالەمێ بدا بە پارەی وان ئەمنتانی پشت ئەستور بم کەوا خزمەت بکەم لە هەمان کاتدا حکوومەتیش ڕێگەی دایمێ لێرەوە سوپاسی هەموو دام و دەستگا حکوومیەکان دەکەم کە زەویەکان پێدەم هەرچەندە زۆر بە ئەزیەت وەرم گرت 10 ساڵی پێ تا وەرم گرت بەڵام دایانمێ زۆر باشە کات دکتۆر دەست خۆش بێ هیواداری نمونەی وەکو جەنابت و نەخۆشخانەکەی جەنابیش هەر زۆر بێ بۆ خەڵکی هێژار میهرەبانی دڵسۆزی و لێزانی